ئەو دەوروبەرە ژیان بەخشەیە کە ئێمە تایە ژینگە لە سێ ڕەگەزی سەرەکی پێک دێت کە ئاو هەوا و خاکە و هەروەها پیسبوون بە دەنگ و ژاوەژاویشمان هەیە. دیارم بۆ پیسبوونی ژینگە دوو هۆکارمان هەیە، هۆکارێکیان سروشتی هۆکارێکیان مرۆییە. بە تایبەت لەسەر هۆکارە مرۆیەکان ئەگەر بوەستین ئەمڕۆ لە باشووری کوردستانە کۆمەڵێک هۆکاری مرۆیی زۆرمان هەن کە بوون بە هۆکار بۆ پیسبوونی ژینگەی باشووری کوردستان. بە تایبەت یەکێک لەو هۆکارانە دەرهێنانی نەود وە گواستنەوەی نەود لە ڕێگەی تەنکەرەوە بە تایبەت کە زۆر جارم تەنکەرانە وەرەگەڕێن و هەروەها نەبوونی کارگەی ڕیسایکلین لە ناو شارەکانەوە بوونی پاشماوەیەکی زۆر هەم لەلایەن تاکەم لەلایەن ئەو ناوەندانی دیکەوە کەمانە فڕێدرێن ناو خاکەوە بەبێ ئەوەی کە دووبارە بەکار بهێنرێنەوە. و یەکێکی تر لە هۆکارەکان زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیلە لە کوردستانە کە زۆر جار بۆ منە بۆشمان بیست لە سەرۆکی حکوومەت کە شانازی بۆەوە کە نزیکی 2 ملیۆن ئۆتۆمبیل لە کوردستانە هەیە و ئەمەی بە نیشانەیەکی پێشکەوتنیشدانە لە کاتێک ئەمە بۆ خۆی بەڕاستی نیشانەی دواکەوتویەکە لە ناو وڵاتە هەیەەوە ژماری دانیشتوان نزیکی 7 ملیۆن کەس بێ و 2 ملیۆن ئۆتۆمبیل لە باشوورە هەبێ. و یەکێکی تر لەو هۆکارانە ئەوەیە کە لە ناو بچوونی دارستانەکانە کە ئەویش هەم ئەوەی کە خەڵک بەشێک لە خەڵک ئێبڕێتەوە یاخود ئاگری تێبەرەدات و یاخود لەلایەن وڵاتانی دراوسێەوە بە تایبەت ئێران و تورکیا کە بردومانی بەردەوامی خاکی کوردستانەکە بە تایبەتریش لە وەرزی هاوینە کە بێتە هۆکاری سووتاندنی دارستانەکان و بڕینەوەی بەردەوامی دارستانەکان بە تایبەت لایەن دەوڵەتی تورکیاوە کە لە ساڵی ڕابردوو بەردەوام بوو و لە ئەم ساڵی شەجارێکی دیکە دەستی پێکردوتەوە. وەکێکی تر لەو کێشانە بەڕاستی زۆر لێدانی بیرە، یعنی ئەگەر تۆ تەماشا بکەی بیرێکی زۆر لە باشووری کوردستانە لێدراوە بە تایبەت مەسەرەن لە منتیقەی گەرمیانە بیرەکان لە ڕابردووە لە 100 بۆ 200 مەتر بە ئاو گەیشتون و بەڵام لە ئەم ساڵا ئەو بەشێک لەو بیرانی کە لە گەرمیان هەن لە 800 مەتر وشکیان کردووە کە ئەمەش بەڕاستی بۆ دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی ئەگەڕێتەوە و بە تایبەتریش ئێمە کە ئەم ساڵ و ساڵی ڕابردووش بە وشکە ساڵیە تێپەڕیوین و هەردوو وڵاتی ئێران و تورکیاش بەنداوی لەسەر سەرچاو ئاوەکانی ئێمە دروست کردووە بە تایبەتر وڵاتی ئێران کە بۆ بە هۆکاری وشکردنی بەشێک لەو سەرچاو ئاویانی کە ئەڕژێتە ناو هەردوو زەی بچووک و ڕووباری سیروانەوە. دیارە سەبارەت بەوەی کە تاک بۆچی بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ هەریکێک لەم ڕەگەزە ژینگەیانی ئاوها و خاک یاخود ئەو ژینگەی کە تایە ژیناکات بەڕاستی هۆکاری سەرەکی بۆ نەبوونی پەروەردەی ژینگەی ئەگەڕێنمەوە. پەروەردەی ژینگەی لە ناو ناوەندەکانی قوتابخانە، پەروەردەی ژینگەی لە ناو خێزان، پەروەردەی ژینگەی لە ناو میدیا و دوجاریش بۆ تەواوی کۆمەڵگا. چکە ئەو کاتێک ئەگەر ئێمە پەروەردەی ژینگەیمان هەبێت تاکێکی وشیار و ئاگامان هەبێ بەرامبەر بە هەریکێک لەو ڕەگەزە ژینگانی کە هەمانە. بەڵام ئەمەش ناگاتە ئەوەی کە لەبەرەوەی پەروەردەی ژینگەیمان نییە لەم شوێنانی کە ئاماژەم پێکرد تاک نەبەرپرسیارانە مامەڵە بکات. چکە تاک بۆ ژیانکردن پێویستی بە ئاوە. کورد لە کۆنەوە توێتی ئاوەدانی لە هەر شوێنێک ئاو هەبێ ژیانی شێ ئەی لەو شوێنەی کە ئاو نەما یاخود ئەگەر ئاو پیس بوو یاخود ڕۆبەڕووی مەترسی بوویەوە ئایا ژیان ئەمێنێ نامێنێ. بۆیە لێرە ئەرکی تاکە کە لێرە بیر بکاتەوە گەر پەروەردەی ژینگەیشینە بیر بکاتەوە یاخود بڕوا بە شوێنە یاخود بڕوا بخوێنێتەوە لەسەری بۆی کە تێبگا بزانێ ئایا ئەگەر بۆ نمونە ئاو نەمێنێت ژیانی ئەو ئەمێنێت نەخێر نامێنێت ناچار بە کۆچە بێ و بە هەمان شێوە بۆ ڕەگەزەکانی دیکەش بە هەمان شێوە. ئێستا بەشێک لەو شوێنانی کە خاکیان پیس بووە ناتوانن کشت و کاڵ بکەن واتە ئەو زەوێ پێشتر بۆ کشت و کاڵ بەکارهێنراوە توانیوانە بەرهەمی لێوەربگرن خۆراکی لێ بەدەست بێنن بەڵام ئەمڕۆکە ئەو خاکە پیس بۆ ناتوانن بەرهەمی لێ بەدەست بێنن واتە یعنی زۆر پێویستی بەوە نییە کە تاکەکە لەسەر خۆی ئاڵۆزی بکات یاخود بەناڕەحەت وەڵامەکەی دەست بکەوێ ینی تەنها بە بیرکردنەوەیکی کەمەتوانێت تێبگالەوەی کە ئەم هەنگاوی کە ئەو ئەینێت بۆ پیسکردنی ژینگە کاریگەری ڕاستەخۆی لەسەر خۆراکی ئەو لەسەر ئاوی ئەو لەسەر هەڵمژینی ئەو هەوایی کە ئەو هەیەی بۆ نمونە با ئێمە دانیشتوانی ئەو ناوچانی کە پیسن وەکو ناوچەی بازیان یاخود تانجەرۆ بەراورد بکەین بە کۆمەڵک ناوچەی تر ینی ئەوانی کە لە ناو بازیانان خۆ ئەگەر کە لەو شوێنە هەن باشتر لە پیسبوونەکانی ژینگە تێگەن و ئەوانەشی کە لەو ناوچێنین بەشێکیان بۆ بە شێوازی گەشتیاری بێت یاخود بە هەر هۆیەکی تر بێت بەشێکیان لە بۆ ناوچانە تێپەڕیون و توانیوانە مەسەرەن تێبگەن لەوەی کە خەڵکی یان ژیانی خەڵکی ئەو ناوچەیە لە چ دۆخێکایە هەم لە ڕووی پیسبوونی ئاو هەم هەوا هەم خاکیان بۆیە ئەمە وەڵام دەرەوەیەکە یاخود دەرئەنجامێکە کە مرۆڤەکان ئەتوانن سوودی لێ ببینەوە بۆ ئەوەی کە نەبن بە هۆکار بۆ پیسکردن و تێکدانی ژینگە. لەبەرەوە لێرە تاک ئەتوانێت ڕۆڵێکی گەورە ببینێت لە پارێزگاریکردن لە ژینگە. ینی ئێمە یەک هەساری هاوبەشمان هەیە یەک ژینگە و یەک ژیانی هاوبەشمان هەیە ئەو پیسبوونەی کە لە باشووری کوردستانە ڕوو ئەدات کاریگەری لەسەر وڵاتانی دراوسێ هەیە
بۆ نمونە یعنی من پێم سەیرە مەسەرەن دەوڵەتی تورکیا دێت درەختەکانی یاخود دارستانەکانی باشووری کوردستان لە ناو ئەباد یاخود چەکی کیمیایی ئەڕژێت بەسەر ئەبێتە هۆکار بۆ شەیدکردنی گەریلاکانی ئازادی کوردستان و لە ناوبردنی زیندەوەرەکان لە کاتێکە کە ئێمە یەک ژینگەی هاوبەشمان لەگەڵ دەوڵەتی تورکیا لەگەڵ ئێران لەگەڵ تەواوی وڵاتەکانی دراوسێ هەیە واتە ئەو پیسبوونەی کە لێرە ڕوئەدات کاریگەری لەسەر وڵاتانی تر و کاریگەری لەسەر تاکەکانی دیکەی کۆمەلگاش هەیە لەبەر ئەوە لێرە تاک ئەتوانێت ڕۆڵێکی گەورە و ڕۆڵێکی کاریگەر بگێڕێت بە ئاراستەی ئەوەی کە هەم خۆی بتوانێت ئەو کە بۆ بە بەشێک لە هۆکاری پیسبوونی ژینگە بتوانێت کەمی بکاتەوە و لە هەمان کاتیشا ینی نەبێت بە ئەوەی کە کارەساتێکی گەورەی ژینگەی دروست بکات بۆ نمونەیەکێک لەو هەنگاوە بچووکانی کە هەرێکێک لای خۆمانەوە توانین بینین ئەوەیە ئەو پاشەڕۆیانە یاخود ئەو پاشماوانەی کە تاگ ڕۆژانە هەیەی توانێت ئەم پاشماوانە لەکوێوە دەرەچێت لەسەر خواستی ئێمەوە ینی بەهۆی بوونی خواستی ئێمە لە ناو ماڵەکانەوە چێتە ناو تەنەکەی خۆڵەکان و دواتر بۆ تانجەر و دواتر بۆ شوێنەکانی تر کەمێکێکە لە هەنگاوەکان تاک ئەتوانێت پاشەڕۆی ڕۆژانیان پاشماوی ڕۆژانەی کەم بکاتەوە ئەمەش بە کۆمەڵێک هەنگاو ئەکرێت هەر بۆ نمونەیە من لە ڕۆژانی خۆمانە هەرێکێکمان کەگە بڕۆینە دەرەوە ڕەنگە دەبەیەکی پلاستیکی بەکاربێنین ئەکرێ لە بەدیلی ئەم دەبە پلاستیکە جۆرە دەبەیەکی تر هەیە کە ناوشوشەیە یاخود هەر جۆرێکی دیکەیە ئەکری ئەمانە بەکاربێنرێ بۆ ئەوەی کە ئەگەر تۆ لە مانگەکە سی دەبەت بەکاری هێنابێت ئەو کات یەکسانی کەیتەوە بە سفر دەبە واتە یەکێکی تر لە هەنگاوەکانەوەیە تۆ بۆ با بڵێن هێنانی سەمون یاخود نان یاخود بازاڕیکردن چەندین علاقە بەکارهێنی کە لە مانگەکە یاخود لە ساڵەکە عددێکی زۆریان ژمارەیەکی زۆرەکات ئەکری هەموو ئەمانە یەکسانی سفر بکرێنەوە تەنها بە بەکارهێنانی یەک تورەکی قماشی خام یاخود زەمبیلەی سروشتی کە لە کۆنا ینی لە ڕابردووە مەسەلەن باو باپیرانی ئێمە بەکاریان هێناوە ئێمە شتوین بەکاری بێنین واتە هەنگاوەکان زۆرن بۆ پارێزگاریکردن لە ژینگە کە ئەکرێت تاک بەڕاستی بیری لێ بکاتەوە و بەکاری بێنێت دیارە و کەسانی کە شقامەکان پاک ئەەکەنەوە لە ڕابردووە پیانەوترا پاکەرەوە یاخود کۆمەڵێک دەستەواژە و ناوی دیکەیان بۆ بەکارهێنرا بەڵام ئەو هەنگاوێکی گرنگ بوو کە لەسەر دەستی وەزیری ژینگە و کاتەی هەرێمی کوردستان و بە بڕیاری ئەنجومەنی وەزیران ئەوە یەکلا کرایەوە کە ناوی ژینگە پارێز تایبەت بکرێت بەو کەسانی کە شقامەکان پاکەنەوە یاخود پاکەرەوەن کەمە هەنگاوێکی گرنگ بوو بەڕاستی لە ڕووی ناوەوە یان لە ڕووی معنەوێتەوە بەتایبەت بەڵام لە ڕووی لایەنی مادی و لە ڕووی لایەنی ژیانکاریەوە بەڕاستی ئەوان لە ینی قورسترین کارەکان ئەکەن کە لە نێو کۆمەلگا هەیە لە کاتێکا کە ئەم کەسانە لە تەواوی وڵاتانی ترایە خود ئەو وڵاتانی کە ڕێزی ئینسانی بەڕێژەیەک مەسەلەن تیاگیرێت ئەم خەڵکانە هەم لە ڕووی بژێوی ژیانیانەوە هەم لە ڕووی سەکەن هەم لە ڕووی نیشتەجێبوون و کۆمەڵێک لایەنی دیکەی ژیانیانەوە تا ڕادەیە گرنگی ژیانیان کراوە بەڵام من بۆ خۆشم بەشێک لەو ژینگە پارێزانە مای لە نزیکەوە بینیوە بۆ بەرنامەشمان بەڕاستی لەگەڵ کردوون مەسەلەن ژینگە پارێز هەیە مانگانەکەی ینی بەپێی گرێبەست نزیکەی 450,000 بەڵام کەمتر لەو پارەی پێدرێت بەشێکی لەلایەن کۆمپانیا و نازانم حکوومەتوانەوە بە حسابی پاشەکەوتوانە لێ ئەبڕدرێ و بەشەشی کە پێی ئەدرێت خودی ئەم ژینگە پارێزە کرێچیە و نەخۆشی هەیە لە ماڵەوە وە کۆمەڵک با بڵین چەند مناڵێکی هەیە کە پێویست ئەکات خواستەکانی ئەوانیش پڕ بکاتەوە بە دڵنیاییەوە ینی بۆ کەسێکە خێزاندار بێت و لەناو ئەم هەموو عنات و کێشا بێت ئەم ڕەپارەیە بەشی ناکات لە کاتێکی شاکە ئەم ڕۆژانە کۆمەڵک ئەرک ئەنجامەدا ڕەنگە هەرێکێک لە ئێمە بەڕاستی نەتوانین ئەمەرکانە ئەنجام بدەین لەبەر ئەوە دۆخی ژینگە پارێزەکان ئەتوانم بڵێم لە خراپترین دۆخی ژیانیایە و ئەوەشی کە هەیە ینی حکوومەتەکە بەڕاستی دەبێت دۆخی ئەوان باشتر بکات بەڵام حکوومەت بێباکە یاخود نابەرپرسیارە بەرامبەر بە ژیانی ئەوان و بەرامبەر بە ئەو ئەرکە قورس و گرنگە پیرۆزەی کە ئەوان ڕۆژانە ئەنجام دەدەن ینی لەو فترانی ڕابردوویمە بینیمان و بیستمان بەتایبەت لە ڕێگەی میدیاکانەوە کاتێککە ئەوان مانیان گرت چ پاشماوەیەک لەسەر شەقام و کوچەکانی ئێمە بڵاو بوویەوە و ئەسڵەن ئەگەر ئەو پاشماوانە و ئەگەر ئەوان مانگرتنەکەیان نشکاندایەوە دەستیان بە کۆکردنەوە نەکردایە ئەکرا ببێت بە هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشی واتە ئەوان جیا لەوەی کە شەقامەکانی ئێمە پاکەکەنەوە ژینگەمان بۆ پارێزن لە هەمان کاتا هۆکارێکن بۆ ئەوەی کە تاکەکانی کۆمەلگا یاخود کۆمەلگا لە بڵاوبوونەوەی چەندین جۆر نەخۆشیش بپارێزن کە ئەمە لایەنێکی گرنگە واتە توانین بڵین ئەوان هەم ئەو کەسانن کە سروشتمان بە جوانی بۆ هێڵنەوە و ئەمە کەسانەشن کە ڕۆڵی پزیشکیش بەڕاستی بۆ ئێمە گێڕن